نەمامگەی سەرچنارە لە سلێمانی نۆژەن کرایەوە و فراوان کراو توانای بەرهەمهێنانی نەمام لە نەمامگەکە بۆ چەند هێندە زیاد کرا. لە پرۆژەکەدا بەرهەمهێنانی نەمام لە 800,000ەوە زیاد کراوە بۆ زیاتر لە ملیۆنێک نەمام و دابەش دەکرێت بەسەر هەر کەس و شوێن و کۆمپانیا و بەڕێبەرایەتیەک کە بیەوێت نەمام بچێنێت و ڕووبەری سەوزایی زیاتر بکات. دابینکردنی نەمامە بۆ هەر بەڵێندەر و هەر وەبەرهێن و هەر کەسێک کە بیەوێ خەمی سەوزکردنی ژینگە و دارزانەکانی سنووری پارێزگای سلێمانی هەبێ سەرباریەوە ئێمە نەمام دابینەکەین بۆ 100 کەس کە بیەوێ باغ دروستکە 100 کەس بە پێ ئەو ڕۆژانانی کە بەڕێوەبەراتی گشتی کشتتوکڵ دایناوە ئێمە بۆ ئەو 100 کەسە ئێمە نەمامیا بۆ دابینەکەین سەرباری ئەوەمە بۆتە دەرفەتێکی هەلی کار بۆ ئەندازیارانی کشتتوکاڵی ئەوانەی کە دانەمەزراون ئەتوانن ئەو کەسانی کە ئەیانەوێ نەمامگە دروستکەن ئەتوانن بێن مامەڵە ڕسمەکانیان تەواو بکەن و ببن بە خاوەنی نەمامگە. لە نۆژەنکردنەوەکەدا سیستمی سۆلار دانراوە کە توانای بەرهەمهێنانی 82.6 کیلۆوات وزەی کارەبای هەیە کە ئەم سیستمەش کاریگەری دەبێت لە سەرژینگە و ڕێژەی سەوزایی. هەروەها لە پرۆژەکەدا بڕی 100 نەمام دەدرێت بە هەر جوتیارێک کە بیەوێت باغ دروست بکات و بەرهەمی هەبێت و سوودی ئابووری لێ ببینێت. ئەم نۆژەنکردنەوە و فراوانکردنە بۆ تا ڕەخساندنی هەلیکار بۆ 30 ئەندازیاری کشتتوکاڵی کە دانەمەزراون. ئێمە لە وەزارەتی کشتتوکاڵ بڕیارمانداوە لەگەڵ خۆڕێکخستنەوەی خۆمان بە شۆڕکردنەوەی دەسەڵاتەکانیش بۆ بەڕێوەبەرایەتیە گشتیەکان و بەڕێوەبەرایەتیەکان گۆڕانکاری گەورە بهێنینە ئاراوە لە بواری دارستان و پاواندا. نەمامگەی سەرچنار لە ساڵی 1948 لەسەر ڕووبەری 42 زەوی دروست کراوە. ساڵانە دەیان جۆر بەرهەمی جۆراوجۆری نەمام و دار و درەختی دەبێت و بێبەرامبەر دەیدەن بە هاوڵاتیان. ئەمەش کاریگەری گەورەی دەبێت لەسەر زیادکردنی ڕووبەری سەوزایی و پاگڕاگرتنی ژینگە. ڕێزان محەممەد، کورسات نیوز، سلێمانی.